پاسپۆرت و ڕەگەزنامەی دووەم ئێستا بابەتێکی گرنگە لە هەرێمی کوردستان. چەند ساڵێکە هاوڵاتیان یانیش بازرگانان ڕەگەزنامە و پاسپۆرتی دووەمیان دەرهێناوە بە مەبەستی ڕایکردنی کاروبارەکانیان لە دەرەوەی هەرێمی کوردستان. زیاتر لە 20 وڵات ئامادەی ئەوەیان تێدایە کە ڕەگەزنامە و پاسپۆرتی دووەم بدەن بە هاونیشتیمانیانی هەرێمی کوردستان، ئەویش لە بەرامبەر دانانی بڕەپارەیەک یانیش وەبەرهێنان لە وڵاتەدا. لە ئێستادا دەنگۆی ئەوە هەیە ئەو هاوڵاتیانەی هەرێمی کوردستان کە خاوەنی ئەم پاسپۆرت و ڕەگەزنامانن ناتوانن سەفەر یاخود گەشت بۆ هەندێک وڵات ئەنجام بدەن. لە بەرامبەریشدا ئەم هاوڵاتیانە بڕەپارەیەکی زۆریان داوە لە بەرامبەر بەدەستێنانی پاسپۆرتێکی لەم شێوەیەدا. لە بوژانەوەی ئەم جارەدا بە دوواداچوون بۆ ئەم بابەتە دەکەم، بەڵام ئەوەی بۆ من گرنگە لایەنی ئابووری ئەم بابەتەیە بزانم دەرهێنان و ڕەگەزنامەی پاسپۆرتی دووەم چ سوودیەکی هەیە بۆ هاوڵاتیان یاخود بازرگانانی هەرێمی کوردستان. ڕێنمایەکانی وەرگرتنی پاسپۆرت و ڕەگەزنامەی دووەم. یەکەم، بە شێوەی وەبەرهێنان دەبێت سەرمایی ئەو هاوڵاتیە یانیش بازرگانەکە لە 200,000 دلار کەمتر نەبێت لە وڵاتەدا کە وەبەرهێنانی پێدەکات. دووەم، بە شێوەی بەشداری لە سندوقی وەبەرهێنانی ئەو وڵاتە کە سەرمایەکەی لە 180,000 دلار کەمتر نەبێت. ماوەی وەرگرتنی پاسپۆرتی بیانی 6 مانگ. 22 وڵات لە جیهاندا بە شێوەی وەبەرهێنان پاسپۆرتی خۆیان دەفرۆشن. نووسراوێکی حکومەتی دۆمەنیکایە لە 11ی ئەم مانگەدا بۆ لایەنی پەیوەندیدار دەری کردووە لە نووسراوەکەدا هاتووە بۆ ماوەیەک وەرگرتنی مامەڵەی پێدانی پاسپۆرتی دووەم بە هاوڵاتیانی عێراق و سووریا ڕاگرتووە بە مەبەستی پێداچوونەوەی ڕێنمایەکان، بەڵام هەڵگرانی ئەو پاسپۆرتە کێشەی سەفەرکردنیان نییە. لێرەوە دەست بە بەرنامەی بوژانەوەی ئەم جارە دەکەم بزانم لە ڕووی یاسایی و دەرهێنانی ئەو ڕەگەزنامە و پاسپۆرتانە چۆنە لە هەرێمی کوردستان، هەڵگرانی ئەو پاسپۆرتە چۆن سوودیان لێبینیوە بە تایبەتی لە ڕووی بازرگانیەوە. بەپێی دەستوری هەموارکراوی 2005 و بەپێی ئەو یاسا و تعلیماتانەی کە لە هەرێمی کوردستان هاتووە، بەڵێ هاوڵاتیەکی عێراقی دەتوانێت ببێتە هەڵگری پاسپۆرتی دووەم بەمەرجێک لەژێر یاسا و تعلیماتەکانی هەرێمی کوردستان بێت. ڕێکارە یاساییەکان چەند بەڕێوەبەرایەتیەکە کە دەبێت سەردانیان بکاتن و ئەو کەسە تاوانی نەکردی بیتن، یعنی هیچ پێشینەیەکی تاوانیشی نەبیتن و ئاگداری ئەوە بن کە ئەو شوێنانەی کە پاسپۆرتی دووەمیان بۆ دەکاتن شوێنێکی باوەڕپێکرا و یاسایی بێتن. سوودی لە بۆ توزارەت زۆرە، لە بۆ توزارەت سوودی زۆرە، بەس بەداخەوە خەڵکانێک ئیش بەو پاسەپۆرتە ناکەن کە توزارەتی پێ بکەن. ئەو جەوازە لە بۆ هەموو شتەشی دەخوا لە بۆ بازرگاری، لە بۆ ئیشکردن، هەتا حکوومەتی ئەو لاش هاوکارە لە بۆ ئەو پاسەپۆرتەی کە ئیشی پێ بکەین. ئەتۆ ڕاستە خۆ دەتانی لەوێن دەر شت بگۆزیەوە، لێرە شت بنێری، سوودی گەلێک زۆرە. جەوازی دووەم و ڕەگەزنامەی دووەم خەڵکانێک بەس بەوە تێگەیشتون کە ئەمن ئیلا بچم سەفەرێکی پێ بکەم، یا ئەوە تا شەڕێک بوو لە تەنگاوی هەڵێم و بڕۆم. نابابە ئەمە دەتوانین ئیسفادە لەو پاسەپۆرتە بکەین، دەتوانین بەرەو پێشچوونەکانی دنیا بینینە ئێرە، بزنسی وێن دەربینینە ئێرە بۆ هەر پارەی مە بچێتە وێ دەبا بیهێنین. دەتوانین ئێستا بۆ نمونە ئەمن لە بزنسی خۆم کە کۆمپانیاکەم ئیش لە خانوبەرە دەکاتن، 2 مانگی در پێشانگایەکی خانوبەرە هەیە لە ئیتاڵیا، دەتوانم بچم ئیستفادەی لێ بکەم و لێوێن دەرو معلوماتی تازە و شتی تازە بینمەوە، یان وەبەرهێنان بکەین پێکەوە، وەبەرهێنان لێرە بکەین نەک لەوێن دەر لۆ هەر ئەو ئیستفادەیە لە بۆوان بیتن. بەس بەداخەوە خەڵکێک دەچی لێوێن دەرخۆی پێتەستیم دەکا، ئەتو 150-160,000 دلارت بەو ڕەگەزنامەیەدایە چ پێویست دەکا بچی خۆت پێتەستیم پێی کاکە. لیستی بەهێزترین و باشترین پاسپۆرتەکانی جیهان کە بەبێ ڤیزا دەتوانن سەردانی وڵاتان بکەن. یەکەم، وڵاتی ژاپۆن 191 وڵات، وڵاتی سنگافورە 190 وڵات، کۆریای باشوور 189 وڵات، ئەڵمانیا 189 وڵات، ئیتالیا 188 وڵات، فینلەندا 188 وڵات، ئیسپانیا 188 وڵات،
لۆکسمبۆرگ 188 وڵات، دانیمارک 187 وڵات، سوید 186 وڵات. ماوەی چەند ساڵێکە لە هەرێمی کوردستان هاوڵاتیان و بەشەیەک لە بازرگانان ڕەگەزنامە و پاسپۆرتی دووەمیان وەرگرتووە، بەڵام لێرە و لەوێ باز لەوە دەکرێت کە ئەو پاسپۆرتانە تەنها بۆ ماوەی چەند ساڵێک دەخوا و دواتر ئەو بازرگانە یانیش ئەو هاوڵاتی ئەو پارەی داوە پارەکەی ڕۆیشتووە. مەبەستی منە لەگەڵ یەکێک لە کۆمپانیا ڕاوێژکاریەکان گفتوگۆ بکەم سەبارەت بەو بابەتە، بزانم هەر هاوڵاتیەک یانیش بازرگانێک کە دەیەوێت ڕەگەزنامە و پاسپۆرتی دووەم دەربهێنێت چی پێویستە؟ ئایا ڕەگەزنامە و پاسپۆرتەکە دیکۆمنتێکی ڕاستەقینەیە یاخود بە شێوەیەکی کاتی لەلایەن ئەو وڵاتانەوە پێی دەدرێت؟ ماوەیەکە دەبیستین ئەو هاوڵاتیانانی لە هەرێمی کوردستان ڕەگەزنامە و پاسپۆرتی دومیان دەرهێناوە، ئێستا تووشی کێشە بوون، پارێکی زۆریان پێداوە و ناتوانن سەفەر بکەن. ئێوە کەرتی تایبەتن کۆمپانیان چۆن ڕێگادەن کە پاسپۆرتێ بۆ هاوڵاتیان دەربێنن کە دواتریش ناتوانن سەفەری پێ بکەن؟ بەڵێ کاک دیاری، وەڵڵاهی ئەو سوالە زۆر باش بە لە وەختەی باشش بوو هات، یعنی بەداخەوە من دیسان دەرێم چەند کەناڵێکی هەرێمی کوردستان ئەو هەواڵیان بڵاو کردە بەبێ ئەوەی بستنە سەر ئەوەلیاتی ئەو قەرارە لە چێ هاتیە. ئەوە کاک دیاری ئەو سایتە ئەوە سایتی حکومی دەوڵەتی بریتانیا. ئێستا جەنابەت بڕۆ ئەو سایتەی بکەوە، ئەگەر گوتی پاسپۆرتی دۆمەنیکای داخیلی بریتانیای نابی ئەو هاوڵاتە حەقی خۆیتی دڵە ڕاوچەیلۆ پەیابیان ئەو بی، بەس ئەمن تەوەقع دەکەم 100% ئەوە هەواڵەکی مەقسوود بوو، یعنی بە تایبەتی دەیانویست پاسپۆرتی دۆمەنیکای بشێن، ئەگەر نا خۆسانکیس هەمان پاسپۆرتە، هەمان مواسەفاتە، هەمان بەرنامەیە، لۆ باسی سانکیسی نەکرا کەوا ئێستا بالعکس ئێستا ئەو کێشەی پاسپۆرتی سانکیسەیتی وەڵڵاهی دۆمەنیکانیتی بە دەلیل و ئیسپات. ئێستا وەزیری مەسئولی جنسیەی دانەوەی پاسپۆرتی سانکیس هەڵاتێ لە سانکیس نەمایە، پەرلەمان حەل کرا، لۆ چه حەل کرا لەبەرەوەی گەندەڵێکی زۆر تێدا دەکرا لە پاسپۆرتی سانکیس. پاسپۆرتی سانکیس دستوری سانکیس پێ دەلێت کاکە عائیلەک 150,000 دلار تەکلیف دەکەن، کەچی بە 100,000 دروست دەکرا، بە 95,000 دروست دەکرا، تاکە شخص دەلێت لە 100,000 کەمتر نابی، فەرمووی ئێستا بە 70,000 دلاری لە ئەوەی دروست دەکرێت لە بازاڕێ. ساڵەکە ئەمن ئەو کەسەی کە دێتە کنە من دەلێ سانکیس چیە دۆمەنیکاچێ، دەلێم کاکە ئەوە دۆمەنیکایە، ئەوە سانکیسە، سانکیس ئەو مەشاکلەی هەیە، ئەو ڕۆسبەی دووزبەی کەینێ تووشی مشکلەی دەبی نازانم. ئەوە فەرموو ئێستا پەرلەمانیش حەل کرا، ئەو وەزیرە شەڵاتیە، ئەو پاسپۆرتانەی کەوا ئێستا دەرچووە هەمووی ئیحالەی تحقیق دەکرێت بە بەڵگە و بەبێ ئەوەی یعنی ڕاستیەکان پێ دەلێم. ئەم گرنگی ئەم پاسپۆرتە چی؟ ینی بۆچی دەریبێنن هاوڵاتیان بە تایبەتی سەرمایه‌داران و چۆڵی ئەوانەی کە خاوەن بازرگانێکی خۆیانن لە هەرێمی کوردستاندا؟ ئەو سوالشم زۆر پێ باشە کاک دیاری، بەداخەوە لەوانێ هەندێک کەس هەندێک کۆمپانیاش ڕەوازی ئەوەی کردیە کاکە ئەو پاسپۆرتە تەبی دەسی ئیقامەی لە فیلان دەوڵەت و لە فیلان دەوڵەت و لە ئەوەی وەردەگری، ئەو ئەساسی نیە. ئەو پاسپۆرتە کاکە سێ نقطەی هەیە، ئەوی دێتە کنەمە وەڵڵاهی بە ئەمانەتەوە لەمان شەڕح کردیە کاکە ئەوە بازرگانی حڕیەت سەفەرت هەیە لە وڵاتەی لۆ وڵاتەی، سیاحەت هەیە ئەو پاسپۆرتە حڕیەت سەفەر دەداتێ دەچی و دێوە، نەخۆشیت هەیە ئەو پاسپۆرتەیە یارمەتیت دەدا دەچی لۆ خۆت نەخۆشیەکەی خۆت عیلاج دەکەی و دەگەڕەوە بەبێ ئەوەی ئینتیزاری ڤیزەی بکەی یاخود ڤیزەکەت ڕەفز دەبتەوە هەر دەقەکویستت پاسپۆرتت لە باغری یەک لەو کەسانم بەخۆم خاوەنی ئەو پاسپۆرتەیمە. ئایا هاوڵاتیان دێن لە هەرێمی کوردستاندا پاسپۆرت دروست بکەن یا داوای بکەن کە بیانێ ئەوانش ببنە خاوەنی ئەو پاسپۆرتە؟ بەڵێ ئەوە نقطەی مشکلەکەیە، بەخۆی قەرارێک دەرچوو لە بریتانیای ڕایگرت پاسپۆرتی دۆمەنیکای ئەوە بەڕسمی ئەوە تەواوە، ئەو قەرارە تەواوە ڕایگرت لە بۆ هەرێمی کوردستان. بەڵام کاک دیاری ئەو بڕیارە شملی ئەو کەسانەی ناکە کەوا معاملاتیان لە ئیشدایە یاخود پێشتر پاسپۆرتی وەرگرتیە، پاسپۆرتی لە باغریە، جنسیەی خاوەن جنسیەکەیە. ئەو پاسپۆرت و جنسیە بەداخەوە زۆر عالم باسی دەکات دەلێ بەس پاسپۆرتە، پاسپۆرت نییە و جنسیەشە کاکە تو دەبێ هاوڵاتی ئەو جنسیەی هیچ قانونە کڕێ پێ نادات و جنسیەی وەرگری و دوای لێت وەرگرنەوە. دوو ئەو قەرارە لە دۆمەنیکا ئی حکوومەتی نیە تەنها ئی پەرلەمانیشە، ئەمە 2019 گەشتێکمان کرد لە بۆ دەوڵەتی دۆمەنیکای ئەو شتانەمان هەموو ڕۆن کردەوە
معلوماتێکی مەزبوطمان وەرگرت کۆبوونەوەمان لەگەر بەرپرسانی ئەو وڵاتی کرد سەرۆک وەزیرانی دۆمەنیکای لەگەر پەرلەمانی لەگەر هاوڵاتیان چاو پێکەوتنمان کرد الحەمدوللا یعنی هەم هاوڵاتی هەم حکومەت هەم پەرلەمان هەموو ئەو قەرارەیان پێپەسەند بەهۆی ڕێکاری تونند و چاودێری چڕی دەواازە سنووریەکانەوە بە تایبەتی بۆ پاسپۆرتی ساختە بە تەواوەتی ڕێگری لەو بابەتە کراوە لە هەرێمی کوردستاندا بە تایبەتی لە فڕۆکە خانەکانی هەرێمی کوردستان ئەی لایانی پەیوەندیدار کە وەزارەتی ناوخۆیە چۆن مامەڵە و پشکنین بۆ ئەو پاسپۆرتە بیانیانە دەکرێت کە لە هەرێمی کوردستانەوە بۆ هاوڵاتیان و بازرگانان دەردەهێنرێت. ماوەی چەند ساڵێکە لە هەرێمی کوردستان لە ڕێگای چەند وڵاتێکەوە و بە نوێنەرایەتی کۆمپانیەکان ڕێگەزنامە و پاسپۆرتی دووەم هیچ چەند وڵاتێک دەردەهێنرێت بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان بۆ بازرگانان ئێوە بەپێی لایەنە یاسایی و ڕێکارەکانی خۆتان ئەمە هیچ چۆن لەی ساختەیەکی تێدا نەکراوە ئێوە چۆن مامەڵەتان لەسەر ئەوە کردووە وەجگە لەوەش کۆمەڵی کەسی بیانی هەن کە ئەم پاسپۆرتانیان ینی لە ڕێگەی کۆمپانیەکانی هەرێمی کوردستانەوە دەرهێناوە چۆن ئیقامەتان پێداون چۆن مامەڵەشتان لەگەڵ ئەمە تا کردووە هەوڵی ساختەکارەکان باندەکانی ساختەکاری لە قۆناغ بۆ قۆناغ گۆڕانکاری بەسەرادێت هەوڵەدەن کە باشترین دەرفەت بدۆزنەوە بۆ ئەوەی بەڵگەنامە و دۆکمنتی ساختە بەکاربێنن بۆ ئەوەی ڕوو لە وڵاتیان خەڵک بەرامبەر بڕێپارە ڕەوانی وڵاتان بکەن جۆرێک لەو ساختەکاریانە لە دەروە هەرێمی کوردستان دەکرێت بەو گوێری کە فڕۆکەخانی نێودوڵەتی هەولێر ترانزیتی هەیە ئەوان هەوڵ دەدەن سوود لەو بۆشایی وەربگرن بەڵام بە خۆشحاڵیەوە ئێمە توانراوە ئەو بابەتە بە تەواوی کۆنتترۆل بکەین بەپی ئەو سیستەمی کە کاری پێ دەکەین بەپی ئەو ئامێر و ئەو ئامێرانی کە هەیە لە ناو فڕۆکەخان و دەرەوەزە سنووریەکاندانراون و ئەو شارەزایی کە کادر و ئەفسەرەکانی ئێمە بەدەستیان هێناوە لە ساڵانی ڕابردوو ئەم دیاردەیە تا ڕادێکی زۆر چارەسەرکراوە چونکە هەر دیاردەیەکی ساختەکاری لە ڕێگەی فڕۆکەخانی نێودوڵەتی هەولێر و دەرەوەزە سنوورەکانی ئێمەوە بچێتە وڵاتێکی تر لەوێ ئەو کەسە کە دەرکەوت کە ساختەی کردووە ڕاستەخۆ ئاگاداری فڕۆکەخانی نێودوڵەتی هەولێر دەکرێتەوە یان دەروازەی سنووری یان وەزارەتی ناوخۆ بە خۆشحاڵیەوە ئەم دیاردە بە شێوەیەکی زۆر باش ئێمە چارەسەرمان کردووە و زۆر جاریش یان بەردەوام ئێمە ئەمە دەکەین کە ئەو کەسانی کە پاسپۆرتی دووەمیان هەیە ئێمە ئیمێل بۆ ئەو وڵاتە دەکەین بە شێوەیەکی فەرمی وەڵاممان بۆ دێتەوە کە ئەو دۆکمنتێکی ڕاستەیان ساختەیە و ڕەنگە پێویست نەبێت باسی بکەین بەڵام زۆر لەم بابەتە ئێمە کۆنتترۆلمان کرد و دەستگیرمان کردو و ڕێکاری یاساییمان بەرامبەریان وەرگرتووە زۆر باشە ئەگەر باسی ئەو بیانیانە بکەین کە بە مەبەستی جیاواز دەیانەوێت سەردانی هەرێمی کوردستان بکەین ئەوانیش هەوڵی ئەوە دەدەن هەندێک جار ساختە بکەن پاسپۆرتی ساختە دروست بکەن بێنە ناو هەرێمی کوردستانە چۆن مامەڵە و تەعامل چۆن چێکی ئەو پاسپۆرتانەش دەکرێتەوە بە هەمان سیستەمەکە بە هەردوو شێوە لە شێوازێک لە کاتێکە کەسێکی ناوخۆی بێوێ سەفەر بۆ وڵاتانی دەرەوە بکات یان کەسێک زۆر جار بە بەڵگەنامەی ساختە یان لە لێکچوونی دەموچاو یان ئێمە لە بەرنامەکانی تر ئەومان باس کردو زۆر جار نەشتەرگەری جوانکاری بۆ دەموچای خۆی کردو بۆ ئەوەی لە ڕوخساری ئەو وێنەیە بچێکە لەسەر پاسپۆرتەکە هەیە بە تایبەتی ئافرەتان ئەم دیاردیان زۆر کردووە ئەمانە هەمووی چارەسەر کرا و کۆنتترۆل کراواتە لە کاتی ڕۆیشتنیان لە کاتی هاتنەوە هەمان ڕێکارمان هەیە باشە بۆ پێی کە کەسە بیانیەکان دێنە هەرێمی کوردستان کاروبارەکانیان دەکەوێتە لای ئێوە ئەو کەسە بیانانی کە سەردانی هەرێمی کوردستان دەکەن زیاتر کوێن لە چ وڵاتێکەوەن بە چ مەبەستێک دێنە هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی زۆرترین کەسانی بیانی لە وڵاتانی دەوروبەرمان وڵاتی ئێران وڵاتی تورکیا وڵاتی سووریا ڕیزبندێکە بەو شێوەیە ئێران اینجا تورکیا اینجا سووریا ئەوانەی کە هاتن و چوونی ڕۆژانەیان هەیە زۆر جار بۆ ئیشوکاری کرێکاری ڕۆژانە لە ئێرانەوە دێنە ناو هەرێمی کوردستان لێرە کارەکەن و هەمان ڕۆژش دەگەڕێنەوە یان کارێکی هەیە بۆ ماوەی 30 ڕۆژ پێش ئەو 30 ڕۆژەکە تەواو بێ دەگەڕێتەوە بۆ وڵاتەکەی خۆی بە هەمان شێوە وڵاتی سووریاش وڵاتی تورکیاش بە هەمان شێوەیە بە گوێرەی پێویستی خاوەنکارەکان ئەو هاتن و چوونە هەیە بە گشتی وڵاتانی دەوروبەری ئێمە زۆرترین هەلی کاریان دەستکەوتووە لە هەرێمی کوردستان. پێدانی پاسپۆر بە هاوڵاتیان بە شێوەی وەبەرهێنان لەلایەن وڵاتانەوە دۆمەنیکا $200,000 سانت کیتس
200,000 دلار، سنت لۆشیا 300,000 دلار، ئەمریکا 500,000 دلار، پرتوگال 350,000 یۆرۆ، بولگاریا 1 ملیۆن یۆرۆ، بەریتانیا 2 ملیۆن پاوەند. لە هەرێمی کوردستان ئێستا دەنگۆی ئەوە بڵاوبۆتەوە کە ئەو پاسپۆرتانەی بازرگانی پێوەکراوە ناتوانێت سەفەری پێوە بکرێت. ئەمەش هاوڵاتیانی تووشی نیگەرانی کردووە. دەمەوێت بزانم چ دڵنیاییەک دەدرێت بە هاوڵاتیان، ئایا دەتوانن سەفەرەکانیان بکەن یانیش پاسپۆرتەکانیان کێشەی تێدایە. سەبارەت بەو هاوڵاتیانی کە خاوەنی ڕەگەزی پاسپۆرت و ڕەگەزنامەی دووەمن کێشەیان بۆ دروست بێستا ناتوانن سەفەرکەن، بڕیارێکی تازە دەرچووە، ئەم کێشەی چۆن چارەسەرەکرێت، ئایا بڕیارەکە وەکو خۆی جێبەجێکرێت یاخود ئەم بڕیارە لە ئەزڵا بوونی نییە؟ بەڵێ کاک دیاری لە ئێستاە بە هیچ شێوەیەک هیچ یاسایەک نییە لەلایەن حکوومەتی دۆمەنیکایە لەلایەن حکوومەتی بەریتانیاوە کە کێشەی سەفەرکردن هەبێت. ئەمە هیچ بنەمایەکی نییە، تەنها ئەوەیە کە کۆمەڵێ شوێن ینی نابەرپرسانە هەستاون ئەمایان داناوە. ئەتوانم بڵێم کە لێک چواندنێکیان کردو لە نێوان دوو وڵاتە کە دۆمەنیکان وڵاتێکە، دۆمەنیکا وڵاتێکی ترە. باشە دۆمەنیکان ناتوانێت سەفەر بکە فعلەن. باشە بەڵام کێشە سەرەکیەکە چیە؟ کێشە سەرەکیەکە کە کێشە نییە، قەرارە سەرەکیەکە چییە کە حکوومەتی دۆمەنیکا لە ئێستاە بەدەستهێنانی پاسپۆرت و ڕەگەزنامە بۆ مامەڵاتێکی نوێ کە کەسێک بێ تەقدیمکە ڕاگیراوە لایەن حکوومەتی دۆمەنیکاوە. ئەمەش حکوومەت خۆی ئەم قەرارەی داوە و دەقی قەرارەکە شەڵە لە ئێستاە من پێداچوونەوە دەکەم بە یاساکانی خۆمدا. باشە پێداچوونەوە دەکەم بە یاساکانی خۆمدا کە لەمە دو کەسانێک کە لە هەرێمی کوردستان بیانەوێ تەقدیمی پاسپۆرت و جنسیە بکەن بە کۆمەڵی شەرت و شروتی تازەوە دەتوانن با بڵێن تەقدیم بکەن. تەنها ئەوەیە هیچ کێشەیەک نییە لە ئێستا. باشە کاک پێشاوڵانی ئێوە ئەزمونێکی زۆرتان هەبێت لە هەرێمی کوردستاندا، ئەو هاوڵاتیانی کە هاتوون پێشتر ئێوە ئەم کارەتان ئەم پاسپۆرتانتان بۆ دەرهێناوە کۆمەڵ ڕێنمایی هەبووە پێتان گوتون یاخود ئێوە بۆ منە زۆر جاگلێوەتان لێکرێ کەرتی تایبەتن بەس بیرتان لەلایەنە مادیەکە کردوتەوە زیاتر. ئەم ڕێکارانە چۆن بووە؟ ڕاستە بەڵێ هەر کەسێک کە لای ئێمە ینی ئێستا کە لەم شاشەوە منەبینن وەکو مدیری فەرعی ئەولەر هەر کەسێک کە لە لای ئێمە پاسپۆرت و جنسی کردبێ ینی لایەن یەکەم کە بیرمان لێ کردبێتەوە لایەنە مادیەکە بووە، چونکە بەڕاستی ینی پارەکەی زۆرە ینی 4 کەس 125,000 دلار مەبلەغە بەڕاستی. بەڵام ئەو کەسە کە با بڵین دێت تەقدیمەکە لە ئێمە تعلیماتی تەواو وەرەگرێ و لە کاتی سەفەرکردنا معلوماتی تەواو وەرەگرێ و لە ڕۆباشەکانی پاسپۆرتەکەی پێ دەڵین یا دەڵین ئەم پاسپۆرتە دەتوانیت لەم مەجالە و لەم مەجالەشا بەکاری بێنیت کۆمەڵشتە بۆ خۆی ئەسڵەن هەر بیری لێ نەکردوێتەوە. دەرهێنانی ڕەگەزنامە و پاسپۆرتی دووەم بۆ خۆڕادەستکردنە یاخود بۆ خۆ تەسلیمکردنە وڵاتێک وەکو پەنابەر یاخود بۆ چەند کارێک و بۆ مەبەستێکی تر بەکاردێنرێ؟ لە بنەڕەتدا پاسپۆرتی دووهەم تەنها بۆ کەسانی بازرگانە ینی سوودی ئابووری هەیە بۆ وڵاتە، ینی بازرگانێک لێرە دەتوانێت بچێت لە با بڵین هەناردەوە هاوردە بکە لە نێوان وڵاتێکی ترا توانێت بە ئاسانی سەفەر بکە ناچێت چاوەڕی ڤیزە بکە، ینی ئەوە سوودەکانێتی لە ئەسڵا. بەڵام کەسێک بەم شێوە بەکارهێنێەوە کۆتۆ سەر خودی کەسەکە. باشە لە کۆتاییە ئێوە وەکو کەرتی تایبەت وەکو خاوەن کۆمپانیا کە مەسەلەن ئەم پاسپۆرت و ڕەگەزنامانە بۆ هاوڵاتیان دەڕێنن چ ڕێنماییەکتان هەیە چ شتێکتان هەیە؟ ئایا دەرهێنانی ئەوەندە ئاسانە یاخود بە کۆمەڵی ڕێکاری یاسایی دەڕوات لەژێر چاودێری حکوومەتی هەرێمی کوردستاندا؟ بەڵێ یەکەم ئەوەی کە پەیوەندی بە حکوومەتی هەرێمی کوردستانەوە هەبێ ئەوەیە کە با بڵێن کەسێک کە ئەو مەطلوباتانی لێ داوا ئەکرێت لەسەر ئەساسی با بڵێن قوانینەکانی حکوومەتی هەرێمی کوردستان شتەکان ڕادستی حکوومەتی دۆمەنیکا بکە. ئەمە یەکەم. دووهەم وەکو ڕێنمایی کە با بڵێن پەیوەندی بە پاسپۆرتەکەەوە هەبێت لە کاتی سەفەرکردنا ینی ئەو شتانە کە بڵاوەکرێنەوە کەسێک لە مەتاڕی کێشەی بۆ دروست بۆ کەس کێشەی بۆ دروست نابێ لە 10% پرسیارەکانی مەتار پەیوەندی بە پاسپۆرتەوە هەیە گەر دۆمەنیکی بێ ئەمریکی بێ کەنەدی بێ هیچ فەرقی نییە. ئەگەر نەقسێک هەبێ لە ئەوراقەکانت ئەوە داخڵ نابێ شتێکی تەبیعیە. مەرجەکانی پێدانی ڤیزای شینگن بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان، پڕکردنەوەی فۆرمی پێدانی ڤیزای شینگن، پشتگیری شوێنکار و هەژماری بانکی، سەنەدی تاپۆ و ساڵیانەی ئۆتۆمبیل، وەرگێڕانی سەرجەم بەڵگە کەسیەکان، بڕی پارەی وەرگیراو بۆ وەرگرتنی ڤیزا تەنها $80. دەرهێنانی پاسپۆرت و ڕەگەزنامەی دووەم
لایەنێکی زۆر گرنگی هەیە، ئەویش بابەتی بازرگانیە کە هەڵگری ئەو پاسپۆرتانە بە ئاسانی دەتوانن گەشتی زیاتر لە 100 وڵات ئەنجام بدەن بەبێ وەرگرتنی ڤیزا. بەڵام تاکو ئێستا لە هەرێمی کوردستاندا وەکو پێویست بۆ لایەنی بازرگانی سوود لەو پاسپۆرتانە وەرنەگیراوە. هاوڵاتیان لێرە بڕەپارێکی باشیان داوە لە بەرامبەر بەدەستێنانی ئەم پاسپۆرتە. ئایا وەکو دڵنیاییەک کێوە کە نوێنەرێکی سەرەکی وڵاتێکن بۆ دەرهێنانی ڕەگەزنامە و پاسپۆرتی دووەم هیچ کێشەیەکەیە زۆر باسی وڵاتێکەکەن ئەویش بەریتانیا. ئایا ئەوەی هەڵگرانی ئەو پاسپۆرتە دەتوانن بۆ بەریتانیا گەشت بکەن؟ بەپێی ڕێکەوتنی نێوان حکوومەتی دۆمەریکا و حکوومەتی بەریتانیا لە ڕۆژی سەربەخۆبوونی و هەتای ئێستا هەڵگرانی پاسپۆرتی دۆمەنیکا گەشتی بەریتانیا ئەکەن بەبێ ڤیزە. یەکەم هۆکار لەبەر ئەوەیە وڵاتی دۆمەنیکا خۆی سەر بە تاجی مەلەکی بەریتانیا. هەتا ئێستا شاژنی بەریتانیا شاژنی وڵاتی دۆمەنیکا. زۆر باشە. ئەی بۆ ئێستا ڕێنماییەکی تازە بۆ خەڵکی هەرێمی کوردستان دەرکرابووی کە بتوانن ڕەگەزنامەی دووەم یاخود پاسپۆرتی دووەم بەدەست بهێنن. ئایا بۆ کێشە بۆ کەسێکی بیانیە بۆ کەسێکی تر دروست نابێت؟ و دەمەوێت پرسیارەش بکەم ئێوە جگە لە دەرهێنانی ڕەگەزنامە و پاسپۆرت بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان بۆ هیچ کەسێکی بیانیتان ئەنجام داوە؟ بەڕێزم سەبارەت بە دەرهێنانی پاسپۆرتی دووەم بۆ هەر هاوڵاتێک ئێمە بۆ خەڵکی ئەتوانم بڵم ئەمریکا، خەڵکی ئەوروپا، خەڵکی رووسیا، خەڵکی ئیمارات، خەڵکی ئەو دووەلانەی خلیج بۆ هەموو قەومێتێک ئێمە پاسپۆرتمان دەرێنەوە. بۆ هەموو قەومێتێک ئێمە پاسپۆرتمان دەرێنەوە. بەداخەوە ئەو شێوازە بەکارهێنانەی خەڵکی هەرێمی کوردستان هۆکاری ئەوە بووە کە حکوومەتی دۆمەنیکا بە مودەتێکی کاتی لەسەر هەرێمی کوردستان ڕای بگرێت نەتوانن تەقدیمی بکەن ڕێژەیەک لە هاوڵاتیان ئێمە کە پاسپۆرتیان وەرگرۆ بەداخەوە وەکو وەسیقەیەکی سەفەر بەکاریان هێناوە بۆ تەقدیمی لوجوء. باشە کە ئەمە لە حاوەتێکە تەنها لە هەرێمی کوردستانە بوونیە ئێمە خاوەنی دەفەرعین لە سەرانسەری جیهانە. ئەو کێشەی کە هەمان بۆ تووشی بووینێتەوە حکوومەتی دۆمەنیکا نامەی ئاگادارکردنەوەی پێداوین کە ئەو کەسانەی ئەچنە بە تایبەتی بەریتانیا و ناگەڕێنەوە لە هەرێمی کوردستانەوەی. تۆ ئێستا بەم بڵێ ئایا پاسپۆرت و ڕەگەزنامەی دووەمی وڵاتێکە دەرهێناوە لە ساڵی چەندەوە دەرەتێناوە سەفەرت پێ کردووە ئایا هیچ کێشەی هەبوو ئەمە؟ بەڵێ من لە ساڵی 2020 ڕێگەزنامە و ئەوەی دۆمەنیکام هەیە وە سەفەریشم پێ کردووە. وابزانم نزیکەی 4500 سەفەرم پێ کردو بۆ وڵاتان بەگشتی چوومەتە سوید، چوومەتە بەریتانیا، چوومەتە ئەڵمانیا، چوومەتە فەڕەنسا و هەر کێشەیەکم نەبووە چونکە وەکو ڕێگەزنامە و پاسپۆرتەکە ڕێگە پێدراوە و شتێکی عالەمیە وە نییە بڵێن دروست کرابێ و میمۆیە تۆ تەزویراتی تێدا نەکرابێ و فرتوفیاڵی تێدا نەکرابێ. باشە ئێستا بڕیارێک دەرچوەڵێن ئەوانەی هەڵگری ئەم پاسپۆرتە ناتوانن سەفەر بۆ بەشێک لە وڵاتەکان بکەن. ئایا مەسەن بۆ هاوڵاتێکی وەکو تۆ کە بە بڕەپارێکی باش ئەم پاسپۆرتە دروست کردووە تووشی زەرەر و زیان نابی یاخود ئەو هەواڵە دوورە لە ڕاستیەوە؟ بەڕاستی ئەمن جارێبەر لە هەموو شتێکەمەوە گلەیەکی زۆر لە بازرگانانی کورد بکەم. بەڕاستی ئێمە وڵاتێکی زۆر خراپی لەو بوارەیە ئیدی ڕێگە بە خۆمانە دەین نانی خەڵک ببڕین شتی خراپ بکەین لە پێناوی 2 دیناری کەمان دەستکەوێت. ئەست و ئەساسی نییە خۆ وڵاتێک نییەکە کە بڕیارێک دەرکا و دوایی بڵێ ئەو بڕیارە من وەڵا هەڵە بووم شتیوان نییە. ئەم بڕیارێکی گشتیەوە بۆ بەریتانیا ڕێگە پێدراوە بۆ وڵاتانەی کە نووسراون هەمووی ڕێگە پێدراوە وە شتێکی و بۆ بازرگانە ئەمە بۆ خەوە تەسمیلکردن و بۆ شتانە نییە ئەمە بۆ خەڵکێکە کە بازرگانیەکە و خەڵکێکە پێویستی پێیەتی. وەختێش یەکەم جاوەرم گرت یەکسەر چوومە بریتانیا بۆم یەکەم سەفەر چوومە بریتانیا یەکسەر داخل بووم هیچ کێشێکم نەبوو. هاتمەوەش دوای ئەوە چوومە پاریس هەم احتیاجیە زۆر داخل بووم نانی چوون بۆ ئەڵمانیش هیچ تاخیراتی نەبوو هیچ مشکلێکی نەبوو زەواژدەگە زۆر خزمەتمانی کرد نانی بۆ کار ئاسانی بۆ توجارەت زۆر باشە. ئەچین بۆ لای شەکانمان تەواوەکەین یەکسەر تینەوە لەوە باشترە بچی خۆت تەسلیمەکەی خۆ ناچی عملەکاری بکەیت شتی بکەی خۆت تاجریە چی بۆ لە بۆ خۆت یەکسەر کار ئاسانی بکەیت نەبچی خۆت تەسلیم بکەیت لەوە چی خۆت تەسلیم بکەیت. خراپترین پاسپۆرتەکان لە جیهاندا کە هەڵگری ئەو پاسپۆرتانە دەتوانن تەنها سەفەری ئەو وڵاتانە بکەن بەبێ ڤیزا. ئەفغانستان 30 وڵات،
عێراق 32 وڵات، سۆماڵ 36 وڵات.